کاتژمێر 4 پاشنیوەڕۆی ڕۆژی سێشەممە سزادراوێک لە زیندانی چاکسازی گەورانی سلێمانی هەڵهاتوو تاکو ئێستا دەستگیر نەکراوەتەوە. بە وتەی شایەت حاڵەکان سزادراوەکە بە چەقۆ هەڕەشەی لە پاسەوانەکان کردووە کە دەرگای سەرەکی چاکسازیەکەی بۆ بکەنەوە بۆ هەڵهاتنی و لە دەرەوەی بیناکە سەیارەیەک چاوەڕێی کردووە و هەڵهاتووە. جێگری بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانیش دەڵێت هەر کەسێک لە هۆکاری هەڵهاتنی ئەو سزادراوەدا کەم تەرخەم بوو بێت ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. یەکێک لە سزادراوانی بەڕێوەبراتیمان توانێتی هەڵبێ و ماوەی 11 ساڵ حکم بووە. لەو 11 ساڵت تا ئێستا 2 ساڵ و 7 ڕۆژی تەواو کردووە. یەکێک لە کێشەکان ئەوەیە لاانبێ کەم و کورتی سیستەمی چاکسازی یا کەم و کورتیش لە کارمەندەکانە هەبووە لە ئێستا بۆیە ئەو کەسانێک کە کەم و کوڕیان هەبوو ئیهمالیان کردو لە واجبەکانە ڕوبەڕووی یاساکراونەتەوە. لە ئێستادا لیژنەیەکی لێکۆڵینەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی چاکسازی گەوران و بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس و ئاسایش پێکێنراوە بە مەبەستی دەستگیرکردنەوەی ئەو سزادراوە. وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت لەلایەن دادوەرەوە فەرمانی دەستگیرکردن بۆ سزادراوەکە و ئەو شۆفێرە دەرچووە کە پاش هەڵهاتنی لە زیندان کار ئاسانی بۆ کردووە و فەرمانەکەش دراوەتە سەرجەم پۆلیس و بازگەکان و پۆلیسی هەولێر. دوایەوەی کە لە چاکسازی گەوران و ئاگادارکراین بنکەی پۆلیس تاسوجا ئاگادارکرا بە هەڵاتنی ئەو زیندانیان وتی شایەت حاڵەکان وەرگیراوە لە ئێستا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچوو بە پەیمانگەی 268 لە یاسای سزادان. دۆسی زۆر بوو بەڵام ئەوەی کە هەی بێمە تەهدیدکردنی خەڵکە لەگەڵ تەقەکردن لە خەڵکە لەسەر ئەوانەی حالی دادگا بووە. سزادراوەکە ساڵی 2011 لە بەنزینخانەی بینایی سلێمانی لە کاتی تەقەکردن لە مەفرەزەیەکی هێزەکانی پۆلیسی فریاکەوتن بە برینداری دەستگیر کراوە. پاش دادگاییکردنی بە تۆمەتی هەڕەشەکردن و تەقەکردن بە مادەی 21 و دواتر بە مادەی 422 یاسای سزادانی عێراقی بۆ ماوەی 11 ساڵ حکم دەدرێت. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.